ماوەی سێ ڕۆژە گەماروی ئابووری خراوەتە سەر ناحیەی سعدیەی پارێزگای دیالە و هێزە عێراقیەکان ڕێگە نادەن خۆراک ببرێتە نێو ناحیەکە و ڕێکخراوە نێودەوڵەتیەکانیش گفتوگۆیەکی داخراویان لە نێوان بەرپرسان و دانیشتوانی ناحیەکە ڕێکخست. المواد الغذائية ممنوع حاليا، صار 4 أيام ممنوع. ما نعرف شنو السبب. مسواق ما يدخل. احنا جماعة دفعاني يشتغلوا ويا واحد يعني صار 3 أيام ممنوع. ما يدخل، ما أعرف ليش السبب. لحد الآن نسأل مدير الناحية ما أعرف شنو السبب. وحين اليوم لسه بالاجتماع نطرح على الموضوع المواد الغذائية. وهاي مشكلة. عندنا مشاكل بالمسواق كان ما يدخل كان صار 3 أيام. اي يعني بس احنا شغلها ماكو بالمدينة بعدها المدينة لأن يراد لها أعمار يراد لها شغلات. ونطلب فرص عمل ما عندنا يعني شبابنا أكثرهم قاعدين. بەرپرسانی ناحیەی سعدیە هۆکاری گەمارۆخستنە سەر ناحیەکەیان بۆ گرفتی گومرگی و کێشەی ئاڵوگۆڕی بازرگانی نێوان هەرێم و بەغدا دەگێڕنەوە کە هێزە عێراقیەکان ڕێگرن لەوەی خۆراک بەبێ گومرگ ببرێتە ناحیەکە. لە پاڵ گرفتی خۆراکیدا بارودۆخی ئەمنی ناو سعدیە و دەوروبەریشی لە ڕووی ئەمنیەوە خراپە بۆیە ڕێگە بە زۆربەی دانیشتوانی گوندەکان کە عەرەبی سونەن لەلایەن حەشدی شعبیەوە نادرێت بگەڕێنەوە ناوچەکانیان. والله خرابة خود زانيت قبل در وسروج بلدان داعش 5 كسي شهيد بو آمر لوا حشد و 4 كسي شهيد بو يعني تائسة داعش وقاعدة هسي لأطراف سعدية. ناحیەی سعدیەی پارێزگای دیالە یەکێکە لە ناوچە کێشە لەسەرەکانی سەر بە قەزای خانەقین و لە ئێستادا هێزەکانی حەشدی شعبی تێیدا باڵادەستن. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.